ئاسڵان ئیسرائیل و ئەمریکا وازت لێ ناهێنێتن ئەم شەڕەوەی بزانێ وەستاوە نەوەستاوە ئەم شەڕە ئێستاکەمە وەکو لە یەکەم ڕۆژوتم تەعادولە خۆیان وڵات دێمە سەرەوە پرسیارە بزانم جارە ڕووبداتەوە تەعادلە بێ بەڵام دواتر دێمە سەرەوە پرسیارە بەس ئەگەر ئەم شەڕە ڕووبداتەوە وەکو جەنابەت ئێران یعنی لەم ماوەیە هیچی کردووە کە بتوانێت هیچ نەبێت تۆزێک ئاسمانەکەی خۆی لەژێر کۆنتترۆلی ئاوا ئیسرائیلا دەربکات کردوویەتی ڕاداراتی هێناوە بەڵام بەو مستەوایە نییە پێی ناکرێتن بە ئاسانی شتێ دەدرێتەوە دووبارە ئەم ئاسمانی کۆنتترۆڵەکرێتەوە یەکسەر بەس ئەوەنە مەسەن بۆ نمونە ئەتوانێت بزانێتن کە فڕۆکە هات بەڵام لەوە زیاتریشی پێ ناکرێتن کەواتە وەکو وتت کاتێکی زۆرێوێ کاتێکی زۆرێوێ هەتاکو تۆ بگەیتە ئەوەی کە بتوانانی ئاسمانی خۆت بپارێزیتن ئێران زۆر دواکەوتووە لە ئاسمان پاراستن وایە ئەمە بیری لێ بکردایەتەوە لە کاتی جەنگی عێراق و ئێران تەواو بوو لە هەشتا وایە لەو کاتە بیری کردایەتەوە چونکە فڕۆکەی عێراق ئێرانی وێران کرد